لا کۆتا بڕگا باس لا گرنگی خوێندنەوە و مێژووی نووسین و خوێندنەوە و چۆنێتی بە کللتورکردنی خوێندنەوەکەی تایبەتر لە نێوان نەوەی ئێستا و لە نێوان گەنجان وابوونی کتێبخانە لە نێو زانکۆکان تاک و چەند گرنگە. ئێمە زیاتر باسی ئەم بابەتاکەین لە گەڵمیانی زۆر بەڕێزمان کاک هیوا ڕەفیق مامۆستای زانکۆ هەروەها بەڕێوەبەری کتێبخانەی ناوەندی زانکۆی چەرموو. سڵاو لێبێ و بەیانیت باش. سڵاو مامۆستا بەخێر بیت. زۆر سوپاس بەیانی ئێوەی بەڕێز و بەیانی بینەران و بیسەرانی تەلەڤیزیۆنی کەرکووک باش و پێش ئەوەی دەست بە گفتوگۆ و گەنگەشەکانمان بکەین لەسەر ئەو تەوەرەی کە بەڕێستان باستان کرد پێم خۆشە پیرۆزبایی ئەوە لە تەلەڤیزیۆنی کەرکووک بکەم کە کواڵێتی و دیقەی شاشەکەیان لە ئێزدیەوە کردوتانە بە HD لە ڕاستیدا ئەمە دەستکەوتێکە بۆ تەلەڤیزیۆنەکەتان و هیوای سەرکەوتن و هیوای گەشەی زیاتر بۆ تەلەڤیزیۆنەکەتان ئەخوازین. زۆر سپاس دەکەین. پێمان خۆشە سەرەتا بابزانین مێژووی نووسین و خوێندنەوە بۆ کێ گەڕێتەوە؟ لە ڕاستیدا بە پێی سەرچاوە مێژوویەکان پێچین مێژووی نووسین و خوێندنەوە لە ڕاستیدا زۆر کۆن بێت و هەمان شێوە بە پێی سەرچاوە مێژوویەکان پێچێت مێژووی نووسین و خوێندنەوە لە دۆڵی میزۆپۆتامیاوە هاتبێت و نووسینی بزماری بەو پێی نووسینی سۆمەریەکان بووە و سۆمەریەکانیش لە چیاکانی باکوورەوە کشاون بەرەو منتیقەکانی عێراق و ئەم ناوچەی هەرێمی کوردستانە کە بە باشووری کوردستان و کە بە باکووری عێراق ناسراوە بۆ ئەم منتیقانە کشاون و هەندێک سەرچاوە باز لەوە دەکەن کە ڕەچەڵەکی سۆمەریەکان کووردە. لە ڕاستیدا کوردبوون یا کوردنەبوونی سۆمەریەکان ئێمە بەجێی دەهێڵین بۆ مێژوو نووسان بۆ کتێبە مێژوویەکان ئەوە یەکلاکەنەوە. بەڵام ئەوەی کە هەیە پێش مێژووی نووسین و خوێندنەوە ئەوەی کە هەبووە زمانی گفتوگۆ بووە ئامرازی پەیوەندی و لێکتێگەیشتنی نێوان مرۆڤەکان بووە و مرۆڤەکان لە ڕێگەی وتوێژ و قسەکردنەوە و مرۆڤە گۆ لێ گیراوەکان لە ڕێگەی وتوێژەوە توانیویانە پەیامەکانی خۆیان بگێنن. بەڵام گرفتیش هەبووە لە بەردەم ئەمەیە کە گرفتی مردن هەبووە مرۆڤەکان بە پێی هەڵکشانی تەمەن یاخود بە هەر هۆکارێکی تری ژیان تووشی مردن و لە ناوچوون بوونەتەوە. بۆیە بیر لەوە کراوەتەوە کە نووسین دابهێنرێت هەر لەو ڕۆژەوەی کە نووسینیش داهێنراوە خوێندنەوە بە دوای داهاتووە. بۆیە مێژووی نووسین و خوێندنەوە لەو سەردەمەوە پەیدا بووە و لەو ڕۆژەوەی مێژووی نووسین و خوێندنەوە پەیدا بووە و نووسین و خوێندنەوەش پەیدا بووە بەرەبەیانی مێژووی مرۆڤایەتی هاتووەتە کایەوە و لەو ڕۆژەوە مێژووی مرۆڤایەتی نووسراوەتەوە. زۆر باش. مامۆستا خوێندنەوەی کتێب بۆچی گرنگە یاخود گرنگی خوێندنەوە لە چیدایە؟ لە ڕاستیدا خوێندنەوەی کتێب ئێجگار گرنگە، بەڵام من لێرەدا حەزەکەم بە وتەی نووسەرێک و بیرمەندێک دەست پێ بکەم کە ئەویش وێڵ ڕۆجەرزە دەڵێت ئەو کەسەی کە ناخوێنێتەوە حاڵی هیچ باشتر نییە لەو کەسەی کە نازانێت بخوێنێتەوە. لێرەدا ئەمەیە شۆڤەیەکی بچوو بۆ ئەم وتەیە بکەم. ئەو کەسەی کە ناخوێنێتەوە مەبەستێک ئەگەر کەسێک ئەگەر خاوەنی بڕوانامە بێت لە پەیمانگاکان لە زانکۆکان خاوەنی بڕوانامەی بەکالۆریۆس بێت یاخود خاوەنی بڕوانامەی ماجستێر و دکتۆراش بێت بەڵام کە نەی خوێندەوە کە دۆستی کتێب نەبوو بەڕاستی هیچی کەمتر نییە لەو کەسەی کە نازانێت بخوێنێتەوە. ئەو کەسەی کە ڕۆژگاری ڕەشی سەردەمەکەی خۆی دەرفەتی پێنەداوە بچێتە بەرخوێندن کەواتە خوێندنەوە بەڕاستی زۆر زۆر گرنگە بۆ تاکی کورد. تۆ ببینە تاکێک ئەگەر بخوێنێتەوە لە ڕاستیدا ڕاست و چەپی خۆی ئەزانێت چییە، دۆست و دوژمنی خۆی ئەناسێ. دیسان تاکی خوێنەوار لە ڕاستیدا ئەو تاکەیە لە حاڵ و ئەحواڵی خۆی و جیهان تێدەگات. ئێمە ئەگەر تاکی خوێندەوارمان هەبوو کە تاکەکانی کۆمەلگا خوێندنەوەیان هەبوو بۆ کتێب و دەستیان کرد بە خوێندنەوە دیسان کۆمەلگایەکی خوێنەوارمان بۆ دروست دەبێت. کۆمەلگای خوێندەواریش بەڕاستی بە ئاسانی
فری و ناخوا بە فیتی میلەتانی تر و کۆمەڵگەی خوێندەوار لە ڕاستیدا مەشغوڵی کار و پیشە و خوێندنەوە و بەرەو پێشبردننی خۆیەتی دیسان میلەتی خوێندەوار لە ڕاستیدا ئاگای لە ئاسایشی نەتەوەی و ئاسایی نیشتیمانی وڵاتەکەی خۆیەتی بۆیە خوێندنەوە ئێجگار گرنگە تۆ ببینە ئەو تاکانەی سەرقاڵی خوێندنەوەن توانای گفتوگۆکردنێکی ئێجگار جوانیان هەیە وەختێک کە گفتوگۆ لەگەڵ ئێمەدا دەکەن سوچی قەناعەت بۆ ئێمە دروست دەکەن بەڵگە ئەهێننەوە بۆ قسەکانیان و لە ڕاستیدا بۆچوونی من ئەوەیە ئەو میلەتەی نەخوێنێتەوە مافی ئەوەی نییە لە ڕاستیدا قسە بکە لەسەر هیچ پێشکەوتنێک لە پێشکەوتنەکان لە جیهاندا جائیدی ئەو پێشکەوتنە ئابووری بێ سیاسی بێ کۆمەڵایەتی بێ هەرچیەک بێ تۆ ببینە خودی خوددا کە وەکو خالقێک لە ڕێگەی کتێبەوە پەیامەکەی خۆی بە مەخلووقەکانی گەیاندووە و لە ڕێگەی کتێبەوە توانیوێتی ئەو پەیامەی بگەیەنێت ئێمە کۆمەڵگاکانی جیهان جائیتر دیندار بن یاخود بێدین جائیتر خاوەن هەر ئایدیایە بن ڕاست بن یا چەپ هەمووی کتێبێک کاریگەری کردوتە سەریان کە بەو شێوەیە ڕەفتار بکەن خوێندنەوە وەکوتمان تاکی بە هەڵوێست توانای بڕیاردانمان تیا دروست دەکات وەختێک کە ئێمە بڕیارێک دەدەین بەرچاوڕۆشنیمان هەیە بەرمەبدای ئەو خوێندنەوەی کە کردومانە لە پێش وەختە بەدڵنیایەوە مامۆستا لە ئێستا شتەکان زۆرن کەەوە سەرنجی ئێمە ڕابکێشن بۆیە بینیت زۆرانێک کە کتێب نەخێننەوە هۆکارەکەوەیەکەوە چێژی لێ نابینین یاخود سەرنجیان ڕناکێشە وەکو بەڕێستان بەڕێوبەری کتێبخانی ناوەندی زانکۆی چەرمۆن ئەگەر هاتوو کەسێک هات سەرەتایی بوو لە جیهانی خوێندنەوەی کتێبەکان و چۆن ئامۆژگاریەکی کەوا چێژۆر بگرێت لا خوێندنەوەی کتێب لە ڕاستیدا ئێمە وەها حاڵی بووینە کە تەنها خواردن یاخود خواردنەوە چێژی هەیە لە ڕاستیدا ئێمە کە کاتێک خواردنێک دێتە بەردەستمان دەیخۆین یاخود خواردنەوەیەک جائیدی ئەو خواردنەوەیەک گرنگ نییە پەرداخێک ئاوە یاخود پەرداخێک شەربەتە چێژی لێ دەبینین و ڕەنگە سوپاسی بەرامبەرەکەمان بکەین و ڕەنگ هەیە ئەگەر چێژی ئەو خواردنە یا خواردنەوەیە بە جددی گرنگ نەبێ گلەییشکەین یا بێدەنگیەک هەڵبژێرین و دەستخۆشی نەکەین و بە هەمان شێوە کتێب خوێندنەوە بەدەر نییە لە چێژی کتێب خوێندنەوە بە بۆچوونی من ڕەنگ هەیە زیاتر بێ لە چێژی خواردنێک یا خواردنەوەیەک تۆ ببینە ڕەنگ هەیە ئەو پرسیارانی کە لە ناخی ئینساندا دەگوزارێت لە بە تووڵی تەمەنمان باوکان و دایکان نەیانتوانیوە وەڵامی ئەو پرسیارە گەورانەمان بنەوە مامۆستا بەڕێزەکانمان کە لە پۆلی یەکی سەرەتاییەوە چوونێتە بەرخوێندن هەتا تەواوکردنی زانکۆ نەیانتوانی بێ وەڵام بنەوە و ڕەنگ هەیە زانکۆ و پەیمانگاکان نەیانتوانی بێ وەڵامی ئەو پرسیارە جددیانە بنەوە هەتا دەستگاکانی ڕاگەیاندن بەڵام دیقەتدا لە ڕێگەی خوێندنەوە بۆ کتێب و هاوڕێیەتی دروستکردن لە کتێب و هێدی قوڵبوونەوە لەگەڵ کتێبە دەگەی بەوەی کە لای کەم وەڵامی زۆرێک لە پرسیارەکانت دەستکەوێت بەجددی ئەمە چێژە دەستکەوتنی دەستکەوتنی وەڵامی پرسیارگەلێکە جێگەی ئەوە بێ جێگەی تێڕامان بێ ئەمە چێژە ئەمە خۆشیە ئەمە لەزەتی لە خواردن و خواردنەوە کەمتر نییە چێژێکی تری خوێندنەوە لە ڕاستیدا ئارامیت پێدەبەخشێت من پێم وایە ئەو کەسانی دەخوێننەوە زۆر جار بڕۆ ئەزمموی نووسەرە و ئەزمموی خوێنەرە باشەکان لێیان دەپرسن ئەگەر تۆ خوێنەر نەبوویتایە تۆ ئێستا چی دەبووی زۆربەیان زۆر بەڕاشکایی وەڵام ئەدەنەوە ڕەنگە ئێستا من کەسایەتێکی ترم هەبوایە ڕەنگ هەیە ئێستا دوور لە ڕووی جەنابتان دوور لە ڕووی بینەرانی بەڕێز جەلاتێک بوومایە کەسێک بوومایە سەرقاڵی تاوانکردن بوومایە بەڵام ئەوە کتێبە منی لادا لە هەموو ئەو کارانەی کە لەوانەیە بۆ مرۆڤ و مرۆڤایەتی خراپێ و ئێمە هەمیشە لە کتێبخانەی ناوەندی زانکۆی چەرمۆن هانی خوێندکارانمان ئەدەین و هانی خوێندکارانی زانکۆ بە هەموو قۆناغەکانەوە ئەدەین و لە سەرەتای ساڵدا سیمیناریان بۆ ڕێکەخەین وەرکشۆپیان بۆ ڕێکەخەین و باسی خوێندون و خوێندنەوەیان بۆ ئەەکەین وە کتێبەی تازەیان پێدەناسێنین و چێژی خوێندنەوە لە ڕاستیدا چێژێکی ئێجگار گەورەیە بۆیە ڕەنگ هەیە من شخصی خۆم لە ڕاستیدا
ئەمە ئاماژە بە یەک شتێکی بکەم بەڵێ. هەر نووسەرێک کە لی دەپرسی چێژی یەکەمین خوێندنەوە یەکەمین کتێب کە دەستیت بۆ بردووە لە ڕاستیدا چێژی خوێندنەوەی ئەو کتێبە لە ڕاستیدا چێژی خوێندنەوەی کتێب شتێکی ترە وەختێک کە کتێبێک دەخوێنیتەوە ئەگەی بە چەندێ ڕێ ئەگەی بە پەرەگرافێک چێژی خوێندنەوە ئەوەیە کتێبەکە دابخە لەو کاتەیە بیر لە ئەو نووسینانە بکەرەوە کە لەو پەرەگرافەدا نووسراوە بەڕاستی ڕەنگ هەیە هیچ کاتێوە هیچ ڕۆژێ لە هیچ شوێنێک نەتوانی بێ و نەتبیستی بێ ئەو وەڵامانە بۆیە چێژی خوێندنەوەی کتێب چێژێکی هێچگار گەورەیە. زۆر باش خوێنەر یاخود خوێنکارانی زانکۆ چۆن بزانن مامۆسا ئەم کتێبە کتێبێکی باشە بۆ خوێندنەوە زۆرجار هەندێک خوێنەر هەیە بە تایبەتی ئەوانی کە زۆر ناخوێندنەوە لەسەر بەرجی کتێبەکە بڕیارە دەنواتە هەڵسەنگاندنی کتێبەکە بەو وێنەیە کە لەسەر بەرجی کتێبەکە دانراوە. لە ڕاستیدا ئەمیش پرسێکی گرنگە هەمیشە ئێمە ئەبێ ئاگامان لەوە بێ چی دەخوێنینەوە و ئاگامان لەوە بێ چی هەڵدەبژێرین هەموو کەس هەر یەک لە ئێمە لێمان بپرسە لە مێژووی کەوا ڕۆژانە کتێبمان کڕیوە یا چوینەتە پێشانگای کتێبەکان یا چوینەتە ئەو کتێبانی کە کتێب دەفرۆشن لەوانەیە چەند کتێبێکمان هەبێ لە ماڵەوە بەهەڵا بە تێکەوتن بە بەرگ و بە وێنەی سەر کتێبەکە ئەو کتێبەمان کڕی بێ لە ڕاستیدا ڕێگەی خۆی هەیە بۆ ئەوەی کە کتێب بناسی وە کتێبی خواستی خۆت بە خواستی دڵی خۆت کتێب بدۆزیتەوە لە ڕاستیدا کتێبیش کاڵایە چۆن مۆبایلێک کاڵایە چۆن ئۆتۆمبیلێک کاڵایە کتێبیش کاڵایە بۆیە ئەبێ ئێمە بە باشی مامەڵە بکەین لەگەڵ ئەم کاڵایەدا و ئەو کاڵایە بدۆزینەوە پڕ بە پێستی بیرکردنەوەی خۆمان بێ و پڕ بە پێستی ئەو پرسیارانە بێ کە لە ناخمانە هەیە لە ڕاستیدا من دێمەوە سەر پرسیارەکەی بەڕێستان بەرگی کتێب کە ناونیشانەکەی لەسرە تایتڵی کتێبەکە لەگەڵ ناوی نووسەرەکەیە دوانەیەکن ناتوانین لێکیان جیاکەینەوە و ئێمە ئەگەر ئەو نووسەرە بەڕێزە پێشووتر دەست و پەنجەمان نەرم کرد بێ لەگەڵی و ناسی بێتمان کتێبەکانیمان خوێند بێتەوە کێشەیەکمان نییە تۆ لە دوورەوە ئەزانی فڵان نووسەر باسی چی لە کتێبەکەیدا ئەکات بەڵام بەوەشەوە ئێمە نابێ بۆستین لە نێو کتێبە چ لە بیدایەتی کتێبەکە بێت چ لە کۆتایی کتێبەکە پێی دەوترێت پێرست یا ناوەڕۆکی کتێب لەوێدا یەک بە یەکی ناوەڕۆکەکان شی کراوەتەوە ئێمە ئەتوانین لەو ڕێگەیەوە بزانین ئەو ناونیشانەی لەسەر کتێبەکەیە ئایا هاوسەنگە لەگەڵ ئەو ناوەڕۆکەی کە لەگە کتێبەکەیە هەیە ئێمە شتێکی تریش هەیە بۆ ناسینەوەی کتێب و بۆ دۆزینەوەی کتێبی باش خوێندنەوەی پێشەکی کتێبەکەیە لە ڕاستیدا من شخصی خۆم کە کتێبێک دەکڕم دائنیشم پێشەکی کتێبەکە ئەخوێنمەوە چونکە پێشەکی کتێب لە ڕاستیدا ڕۆحی کتێبەکەیە لە ڕاستیدا نووسەر هەموو گوڕوتینێکی خۆی ئەخاتە پێشەکی کتێبەکەیەوە و پێشەکی کتێب بۆ زانیاری بینەرانی بەڕێز و بۆ زانیاری خوێنکاران و قوتابیانی بەڕێز لە کۆتایی کتێبەکەیە دەنووسێ واتە نووسەرێک کتێبەکەی پوختە دەکا تەواوی دەکا پاشان پێشەکیەکەی دەنووسێت و هەندێک نووسەری بەڕێز هەیە پێشەکی هێندە بە گرنگ دەزانێ وە گوتم ڕوحی کتێبەکەیە داوا لە نووسەرێکی ڕەفیقی دەکا داوا لە نووسەرێکی تر دەکا ئەڵێ پێشەکیەکم بۆ بنووسە بۆم کتێبە لە ڕاستیدا من خۆم دوور ئەکەومەوە لەو کتێبانەی کە نووسەر خۆی پێشەکی بۆ کتێبەکەی نەنووسێ چونکە نووسەرێک کە نەتوانێت پێشەکی بۆ کتێبەکەی خۆی بنووسێ لە ڕاستیدا لەوانەیە ناوەڕۆکەکەشی جێگەی پرسیار بێ و لەوانەیە ناوەڕۆکەکەی تێر و تەسەل نەبێ و جێگەی ڕەزامەندی خوێنەر نەبێت. مامۆستا ڕۆکۆزانین بەڕێستان مامۆستای زانکۆنەوە ئێوە بینوتانە گەنجان تاکو چەند یاخود بەپێی پێویستە خوێندنەوە یاخود نالێ ئێستایە لە ڕاستیدا ئەمەش پرسێکی یەجگار گرنگە گەنجی ئێمە یا من ئەتوانم پرسیارەکە بەو شێوەیە بکەم تاکی کورد بۆ ناخوێنێتەوە ئەی میلەتی کورد بۆ ناخوێنێتەوە بەڕاستی جێگەی تێڕامانە جێگەی هەڵوەستە لە سەرکردنە و پێویستە وەزارەتی خوێندنی باڵا و هاوشان وەزارەتی پەروەردە کە لە دایەنگە و لە ڕەوزەکانەوە و ئەم پرسە گەنگەشە بکەن
مامۆستا بەراوردت کردووە بە نەتەوەکانی تر یاخود بەراوردت کردووە بە ڕابردووی نەتەوەی کورد؟ لە ڕاستیدا پێم خۆشە بە نمونە و بە داتایەک ئەم پرسە لەگەڵ ئێوەیە باز بکەم. من گەیشتومەتە ئەو قەناعەتەی خوێندنەوە لە لای تاکی کورد لە ڕاستیدا نەکراوە بە کللتور کە ئەمە کارەساتە بۆ سەلماندنی ئەم قسەیە ئەبێ نمونەیەکمان هەبێت. لە کاتێکە ئەمڕۆ میوانێکمانە بێ یا بۆ ڕۆژی هەینی میوانێکمان ئەبێ لە ماڵی خۆماندا یا کۆمەڵێ میوانمان دێن، خزمان دێن، دۆست برادەر دێت، ئێمە ئامادەین بۆ ئەو میوانداریە بەرخێکی نازدار و کاوڕێکی باش بکڕین لەو میوانداریە بخورێ و ڕەنگ هەیە 500,000 دینار تا ملیۆنێ دینار بۆ ئەم سەردەمە ئێمە لە میوانداریەکە سەرفیکەین. بەڵام لە بەرامبەردا ئێمە ئامادەنین 5,000 بدەین بە کتێبێک بیخوێنینەوە یا 10,000 بدەین بە کتێبێکی بە نرخ بخوێنینەوە. کێشەکە لەوەدا نییە تاکی کورد نەتوانێ و دەستنوقاو بێ، ئەمەی کوردەواری پێڵێ پیسکە بێ، دەستنوقاو بێ نەتوانێ 10,000 یا 5,000 بدا بە کتێب. نا، ئامادەیە ئەو پارێش بدا بە کتێب. بەڵام بەهۆی ئەوەی کە کتێب خوێندنەوە نەکراوە بە کللتور، میوانداری کراوە بە کللتور، لێرە ئامادەیە 500,000 دینار لە میوانداریەکە تا ملیۆنێ دینار لە میوانداریەکە کە من خۆم لەگەڵ ئەوەیان ڕێز لە میوان بگیرێ و میوان تاجی سەرمانە. باو باپیرانمان فێری ئەوەیان کردوین، ئەوەیان بۆمان کردووە بە کللتور، ئێمە ئەبێ ڕێز لە میوان بگرین و سوپاسیشیان ئەەکەین کە ئەوەیان لە ناخمانە چاندووە ڕێز لە میوان بگرین ببێ بە کللتورێک لە لامان. بەڵام لە ڕاستیدا خوێندنەوەی کتێب، کڕینی کتێبێک، بردنەوەی کتێبێک بۆ ماڵەکەمان نەبووە بە کللتور، ئەمە کارەساتە. منداڵێک ئەگەر هاوکاری بکەن، منداڵێک لە تووڵی تەمەنی خۆیدا مامۆستاکەی خۆی نەبینی بێ، جگە لە کتێبی مەنهەجی هێنایەتێناوە پۆلەوە، کتێبێکی تری نەهێناوە، بڵێ ئادەی ئەم با ئەم کتێبەش خوێنینەوە. هەتا لە ڕاستیدا من بە شێوەیەکی گشتی گلەیم لە مامۆسایانی زانکۆش هەیە، تەنها فۆکەس، تەنها تەرکیز و دیقەتیان لەسەر ئەوەیە مەنهەج بخوێندرێت، باسی ئەوە ناکرێت ئێستا چی دەگوزارێت لە دنیادا. ئێمە باوکان و دایکان، ئێواران لەوانەیە هەر یەک لە ئێمە بە چەند عەلاگەوە بڕۆینەوە بۆ ماڵەوە، بەڵام ڕۆژێک لە ڕۆژان نەمانوت با پارەی 2 کیلۆ هەنار، نەمانوت با پارەی 2 کیلۆ تەماتە بدەین بە کتێبێک و بە منداڵەکانمان بڵێن ئەمڕۆ ئەمەشمان هێنایەوە. واتە منداڵێک لە منداڵیەوە کتێب نەبینێ لە ماڵەکەی خۆیدا، کتێبخانە نەبینێ لە ماڵەکەی خۆیدا، لە ڕاستیدا خوێندنەوە نابێ بە کللتور. بۆیە ئەبێ ئێمە هەوڵدەی خوێندن و خوێندنەوە بکەین بە کللتور، لە تەمەنێکی مناڵیەوە مناڵ ئاشنا بکەین بە کتێب و کە گەورە بوو لە ڕاستیدا ئەگەر لە مناڵێ و ئاشنا نەبووی بە کتێب، کە گەورە بووی گەیشتیتە تەمەنێ لە خۆتەوە لێی دەترسی، لەوانەیە ڕقیشت لێ بێ، یعنی ترسەکە خۆش نەویستنی کتێبەکە هەڵگەڕێتەوە بۆ تریز لە کتێب، بۆ ڕق لە کتێب. دەستخۆش ئەو کەلتورە جوانەیشە لە ناو کووردا زۆر دەمێکە ماوە قەڵەباڵغی و ئاش خواردن و لە ڕشان و تەقەی قاپ و کەوچک و نا لە ڕاستیدا من لایەنگری ئەو ئەەکەم و پێم خۆشە میوانداری هەبێ، بەڵام ئێمە قسەکە لەسەر ئەوەیە لە پاڵ ئەو هەموو مەسروف و لە پاڵ ئەو هەموو هینەیە من وتم تاکی کورد دەستگیرۆ نییە، دەستنوقاو نییە لەوەی کتێب نەکڕێ، کێشەکە ئەوەیە بۆمان نەکراوە بە کللتور و پێویستە ئێمە کاری لەسەر بکەین، خوێندنەوەی کتێب بکەین بە کللتور. و ئەگەر دەرفەت هەبێ حەز ئەەکەم ئامارێک بخەمە ڕوو لە خزمەتی ئێوەی بەڕێز و بینەرانتانە، ئەویش ئەوەیە تاکێک لە ئەوروپا، تاکێک لە ئەمریکا بە شێوەیە گشتی لە ساڵێکە 36 دانە کتێب دەخوێنێتەوە. تاکێک لە ئیسرائیل کە زۆر نزیکە لێمانەوە کە ئەو ژمارەیەشی تێپەڕاندووە تاکێکی ئەوروپی و ئەمریکی 36 کتێب دەخوێنێتەوە، لە بەرامبەر تاکێکی ئیسرائیلی 40 دانە کتێب لە ساڵێکە دەخوێنێتەوە. هەر ئەوەیە وای کردووە ئیسرائیل لە مەنتیقەیەکا دەکوڵێ چواردەوری ئیسرائیل ئەو وڵاتانن کە حەز بە ئیسرائیل ناکەن، بەڵام ئیسرائیل لەسەر دووپێی خۆی چەقیوە و سیاسەتی
ڕامیاری خۆی و سیاسەتی ئابووری خۆی و سیاسەتی کۆمەڵایەتی خۆی پەرەپێدەدا. بەڵام لە بەرامبەردا تاکێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست، تاکێکی نیشتیمانی عەرەبی کە ئێمە وەکو کورد، کە ئێمە وەکو هەرێمی کوردستان بە پێی ئیستیفتای دەستوری 2005 بە شێوەیەکی یاسایی و دەستوری سەر بە عێراقین، بە پێی دەستور ئێمە بەشێکین هەرێمی کوردستان، پێمان دەوترێ باکووری کوردستان و خۆمان لە ئەسڵدا باشووری کوردستانین و ئەوە لە دڵمان و لە دەروونمانە دەرناچێ کە کوردستان چوار پارچەیە. بەڵام وەک گوتم بە پێی دەستور ئێمە سەر بە عێراقین و عێراقیش سەر بە نیشتیمانی عەرەبە. لەم نێوەندەدا تاکێکی عەرەبی و نیشتیمانێکی عەرەبی ئەڵێ بە 80 کەس لە ساڵێکا یەک کتێب دەخوێننەوە کە ئەمە کارەساتە و ئەم قسانە لە خۆڕانە کراوە، ئەمە ئامارە و خراوەتە ڕوو بە 80 کەس لە نیشتیمانی عەرەبە و کەوتم ئێمەش بەشێکین لە نیشتیمانی عەرەب لە ڕێگەی عێراقەوە بە 80 کەس یەک کتێب دەخوێنێت. مامۆستا دیارترین لێکەوتەکانی چییە بن؟ دیارترین لێکەوتەکانی نەخوێندنەوەی کتێب ئەوەیە کۆمەڵگەیەکمان بۆ دروست دەبێ، کۆمەڵگەیەکی ناحاڵی، کۆمەڵگەیەکمان بۆ دروست دەبێ هۆشیار نییە، کۆمەڵگەیەکمان بۆ دروست دەبێ توانای بیرکردنەوەی نییە، کۆمەڵگەیەکمان بۆ دروست دەبێ بخۆری بێبەرهەمین، بە دوای کار و پیشەی باشدا ناگەڕین. لەوانەیە لەم کۆمەڵگایانەدا کە ناخوێننەوە دنیایە کێشەی کۆمەڵایەتی، دنیایە کێشەی ئابووری هەبێ، بێکاری سەرهەڵەدا. بەڵام لە ڕێگەی خوێندنەوەی کتێب ئەتوانی ڕێگە و ڕێبازێک ڕێچکەیەک بۆ خۆت بدۆزیتەوە. زۆر باش، بێگومان مامۆستا هەموو بابەتانە زۆر گرنگ بوو ئەم پرسانەکە باسمان کرد. منەمەوێت باس لە ڕۆڵی زانکۆکان بکەین لە کوردستانە، بە تایبەتی زانکۆی چەرموو، چونکە زانکۆکان بەناوی بە ناوەندێکی ئەکادمی گرنگدا دەنێن لە کوردستانە. تاکوچەنێک زانکۆی چەرموو لە کتێبخانەکەیە خزمەتی بە خوێنکاران کردووە، تاکوچەنێک خوێنکاران لە زانکۆی چەرموو دێنە کتێبخانەوە کتێبە خوێندنەوە. لە ڕاستیدا من پێم خۆشە پێش ئەوەی بینە سەر بابەتی زانکۆی چەرموو و کتێبخانەی ناوەندی زانکۆی چەرموو بە شێوەیە گشتی ئاماژە بەوە دەم کتێبخانە سێ جۆر کتێبخانەمان هەیە. کتێبخانە گشتیەکانمان هەیە و کتێبخانەی زانکۆ و پەیمانگاکانمان هەیە و کتێبخانەی تاکە کەسیشمان هەیە و کتێبخانەیەکی تریشمان هەیە پێی دەوترێت کتێبخانەی نیشتیمانی، ئەگەر دەرفەت هەبێ بە چەندێ ڕێک لە دواترا باسی کتێبخانەی نیشتیمانیش ئەکەین. ئێمە دێنە سەر کتێبخانەی زانکۆکان. کتێبخانەی زانکۆکان بەڕاستی ئەبێ ڕۆڵی گەورە بژێڕن لە پێگەیاندن و لە تێگەیاندنی نەوەی ئێستا و داهاتوودا، چونکە لە هەموو دنیادا هەر وەفدێک ڕوئەکا لە زانکۆکان بەڕاستی ڕوئەکا لە کتێبخانەکەی، چونکە ئەوەی کە زانکۆ پێشکەشی ئەکا شمەک و پێداویستی نییە، خواردن و خواردنەوە نییە. ئەوەی کە زانکۆ بەرهەمی ئەهێنێ مەعریفەیە، زانستە و هەڵقوڵاوی بەرهەمهێنانی زانست و مەعریفەش لە کتێبخانەکانەوەیە. و من پێم وایە کتێبخانەکان پێویستە هەمیشە هەوڵ دەین سەرچاوەی نوێ، سەرچاوەی زانستی نوێی بۆ بکڕین. کتێبخانەی زانکۆی چەرموو لە ڕاستیدا هەوڵێکی زۆرمان داوە و بە هاوکاری سەرۆکایەتی زانکۆمان و بە هاوکاری هەموو خەمخۆرێک هەوڵی و بە هاوکاری ستافێکی چاوگەشی لە فەرمانبەران هەوڵمان داوە بەڕاستی کتێبخانەکە بکەین بە کتێبخانەیەکی نەوعی و تا ڕادەیەکی زۆر خوێنەران، خوێنکاران، مامۆستایان لێمان ڕازی بن. و یەکێک لە تایبەتمەندیەکانی کتێبخانە ئەوەیە بە بەردەوامی هەمیشە ئەپدەیت کرێتەوە بە کتێبی نوێ. ئێمە لە پێشانگای چوارەمینی نێودەوڵەتی سلێمانی خۆشبەختانە بە سوپاسەوە سەرۆکایەتی زانکۆمان بودجەیەکی بۆ تەرخان کردین، توانیمان چەندین کتێب و سەرچاوی زانستی بکڕین بە هاوبەشی لەگە سەرۆک بەشەکاندا، بە هاوبەشی لەگە کۆمەڵێ مامۆستای زانستی و بە ئەزموندا. ئێمە لە کتێبخانەی ناوەندی زانکۆ بە ئەرکی خۆمان زانیوە و ئەرکی هەموو کتێبخانەیەکی زانکۆیە کۆڕ و سیمینار بکا بۆ خوێنکاران و لە ماوەی ئەم ساڵی خوێندندا
زیاتر لە 4-5 کۆڕ و سیمیناری بەرفراوانمان کردووە بۆ خوێندکاران. لە ڕاستیدا ئەگەر بپرسین خوێندکار تا چەند لێمان ڕازیە، ئەوەی من ببینم لێمان ڕازیە، بەڵام لە ڕاستیدا ئەبێ لە خوێندکار خۆشیان بپرسین و هەڵسەنگاندن بۆ ئەو کارانەی ئێمە بکەن. لە ڕاستیدا ئێمە لە کتێبخانەی ناوەندی زانکۆی چەرموو بە پێی ستانداردا نێودەوڵەتیەکان کتێبخانەی زانکۆکان ئەتوانن لە ساڵێکا 2 جار پێشانگای کتێب بکەنەوە لە ناو زانکۆدا. ئێمە لە مانگی 6 ساڵی پارەوە 3 دانەجار پێشانگای کتێبمان کردوتەوە و ئەم پێشانگای کتێبانە لە ڕاستیدا بە سوپاسەوە ئەو کەسانێک کە پێشانگاکانیان کردوتەوە چەند کتێبێکی تازەیان بە کتێبخانەکەمان بەخشیوە و خوێندکاران و مامۆستایانیش ئەوەی من ئاگادار بم و ئەوەی کە لە خاوەنی پێشانگاکەم پرسیوە فرۆشتان چۆنە، بەدەمەوە هاتون و بەتەنگەوە هاتنی مامۆستایان و خوێندکاران چۆنە لە کڕینی کتێب لە ڕاستیدا ڕازی بوونە. بەڵام ئەگەر لە من بپرسی لە ڕاستیدا تموحی من ئێجگار گەورەیە. تموحی من ئەوەیە کتێبخانەکەم هەمیشە جمەی بێ لە خوێندکار لە مامۆستایان و ئەمە تموحێکی منە، نەک کتێبخانەی زانکۆی چەرموو، کتێبخانەی گشتی شارەکانیشمان. و ئەگەر دەرفەت هەبێ من ئەمەوێ باسێکی کتێبخانەی نیشتیمانیش بکەم کە زەرورەتێکی گەورەیە بۆ هەرێمی کوردستان و بۆ هەموو دەوڵەتێک و بۆ هەموو کیانێکی سیاسی و پێناسەیەکی کورد بکەین بۆ کتێبخانەی نیشتیمانی. ئەو شوێنەیە کە بەرهەمی نووسەرانی سنوورێکی جوگرافیای تیا کۆکراوەتەوە، واتە لە کتێبخانە نیشتیمانیەکاندا تەنها ئەو بەرهەمانەی تایە کە بەرهەمی نووسەرانی ئەو وڵاتن، بەرهەمی نووسەرانی بیانی تێدا نیە. و ئەرکێکی تری کتێبخانەی نیشتیمانی ئەوەیە ئەبێ ئەو کتێبانی کە بە هەر هۆیەکی ئاینی، سیاسی، ئابووری، کۆمەڵایەتی لە ئێستادا نووسەر دەرفەتی ئەوەی نییە بڵاوی کاتەوە لە کتێبخانە نیشتیمانیەکاندا بپارێزرێ تاوەکو ڕۆژێک دەرفەتی ئەوە هەبێ بڵاو بکرێتەوە. و ئەرکێکی تری کتێبخانەی نیشتیمانی ئەوەیە کە سەرپەرشتی تەواوی کتێبخانەکان بکە بە کتێبخانە و ڕێنوێنی و ڕێنمایی بدا بە تەواوی کتێبخانە گشتیەکان و کتێبخانەی زانکۆکانیش لە بەرامبەردا. بەدڵنیایەوە. مامۆستا لە کۆتایە بابزانین دو پەیامی بەڕێستان چیە؟ فەرموو. دو پەیامی من لە ڕاستیدا بۆ هاوڵاتیانی کوردستان و بۆ هاوڵاتیانی هاوزمانم و بۆ خوێندکاران ئەوەیە گرنگیەکی ئێجگار بدەن بە کتێب، چونکە ئەوەی دەستمان ئەکەوێ، ئەوەی مەعریفەمان پێ بەخشێت بە ڕاستیەکەی کتێبە و ئێمە کتێب بکەین بە هاوڕێی خۆمان و ئێمە لە ڕاستیدا ئەڵێن باشترین هاوڕێ کتێبە، لە ڕاستیدا بەڵێ کتێبە. کتێب زانیاریمان پێدەبەخشێ، کتێب هەموو کاتێک دەرگای بۆ ئێمە واڵایە کراوەیە. لە کۆتاییدا من لە ڕاستیدا ئەمەوێ سوپاسی تەلەڤیزیۆنی کەرکووک بکەم و لە ڕاستیدا لەم ماوەی کارکردنەدا و ئەوەی هەست پێ ئەکرێ گرنگیەکی ئێجگار زۆری داوە بە کللتور و بە ڕەسەنایەتی تاکی کورد و نەتەوەی کورد و خۆی لە قەرەی ئەو کارانە نەداوە کە کاری ڕۆژن و لەوانەیە تاکی کورد و میلەتی کورد لەکەدار بکە. لە ڕاستیدا تەلەڤیزیۆنی کەرکووک توانیوێتی ببێ بە پردێکی پەیوەندی لە نێوان نەتەوەکانی کەرکووکدا کە کەرکووک وەکو هەمومان ئەزانین فرە نەتەوەیە، پێکهاتەی کەرکووک کووردە، عەرەبە، تورکمانە، کلدانە، ئاشووریە، سریانیە و توانیوێتی ڕۆڵێکی ئاشتەوایی هەبێ و بە هەڵوێستەکانی توانیوێتی ئیجابیانە بەرامبەر بە هەموو نەتەوەکان کار بکە. وەکووتم لە دۆزی کووردە و کاریگەری خۆی هەبووە. دەستخۆشیم هەیە بۆتان و هیوادارم بەردەوام بن و هیوای سەرکەوتنتان بۆ خوازم. زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێزیش بۆ میوانداریە. سپاس بۆ تۆ مامۆستا، سپاس بۆ ئامادەبوونت. زۆر سپاس.